ئێمە وەکو قوتابیانی بەشە ناوخۆییەکان ئەوە ماوەی 3 هەفتەیە دەوام دەستی پێکردوێتەوە، بەڵام هیچ لایەنێک خۆی بە خەم نەیخستە و کە خەمک لەو تەڵەبانە بخواتن. خۆی ئەوە دەبووە پێش ئەوەی کە زانکۆ دەست پێ بکرێتەوە بیرێک لە تەڵەبەکانی داخلی بکرێتەوە. ئەوان ینی هەمویان تەڵەبەی زۆربەمان تەڵەبەی داخلینە. ئاخر ئەمە دوونێ چوونە لای وەزیریش و هیچ جوابی نەداوە کە وەزیر گوتی چ دەکەن لە خۆتان بکەن. وەزیر گوتی چا کەم بکەن لە خۆتان. ئەو قسەی وەزیر یعنی هیچ گرنج بۆ منە تا ئەو ڕۆژ چوونە بەردەم وەزارەتی لای وەزیری هەر نهات بەلاشمانەوە. ئێمەیان ناچار کرد کە لای وەزیر هیچ جوابمانەوە هاتنە بەرامبەر سەرۆکات زانکۆی سەلاحەدین داوای مافەش خۆمان دەکەین کە داخلیە تەڵەبەمان هەیە 3 هەفتەیە یعنی 3 هەفتەی دەوام دەست پێکردووە لە مزگەفتە نوێی. دوایش خادمی مزگەفتەکە کوڕەکەی لە مزگەفتی دەرکردە 3 هەفتە لە مزگەفتی بینێتەوە. آخر چیە یعنی ئەوە ئینسانیەتە ئەو زەمیرە ئەگەر ئەوڕۆ ژمارەمان چەندە بەیانێ بینە 200 و زادەکان ئەگرین و زادەی پێش سەرۆکات زانکۆی سەلاحەدین ئەگرین و ینی بە هیچ شێوەیەک ئەوە جێگەی قبوڵکردن نییە. بەڕاستی ئەمە لە بۆ لێکانە خرمن لە بۆ داواکاری برادەرەکانمەکەی داخلینە. ئەوان زۆربیان ئیسۆران و ئیشەقلاوە و ئیدەوروبەری هەولێنە ناوچەکانی مەخمور و زۆربەی شوێنەکانی تر زۆر سەختە لە بوانێ مەوا 3 هەفتەی دەوام دەستی پێکردیا تقریبا زۆربەی دەرسەکان وا چاپتەر و نیو خلاص دەکرێت. ئەوانیش یەک دەستیان یەک مەلزەمەی نەدا لە بۆوان زۆر گران ڕاوە دەستی. ئەگەر لە بۆیان دووبارە بکرێت و شتێک بکرێت ئەوان هیچ ناکەن، بەڵام مامۆستایەکان و سەرۆکی لیژنە بڕیاریان دەیە کە هیچ شتێک نەکرێتەوە یعنی ئەوەی دێتن ئەوەی نێتە غیاب دەدرێتن. ئەمەش داواکاری لە ڕاگراتی کۆلێژ جوابمان نەدرێت هەلێرە دەبین هەتا وەڵامێک دەبیتن.